باش کاک دکتۆر ئەمە هەر باسی پارەکەین ئەڵێن خێرخوازان بن پارە بن بۆ میهرەبانی و هاوکاریان بکەن ئەو کەسانی پارەیان نییە و لە دڵیشەوە زۆر حەزەکەن یارمەتی میهرەبانی بدەن چی بکەن لە پارەی زۆر گرنگتر دوعای خێرە لە پارەی زۆر گرنگتر چونکە خوا بەخۆی پارەی دەنێری پارە هیچ نییە پارە هیچ نییە خۆشەویستان شۆژ مەبن پارە بخوا بەخۆی دەنێریتن هەموو لە دەست خوایە خوا بەخۆی دەنێری دوعای خێر زۆر زۆر مهمە لایک و کۆمنت و بڵاوکردنەوە شێرکردنی پۆستەکانی میهرەبانی پشتیوانی کردنە چونکە دال على الخير كفاعله شەر نییە پارەی زۆرت هەبیتن خێری زۆر گەورە بکەیت چونکە زۆر کەس پارەی زۆری هەیە بەجی دێلیتن لێ دەبیتەوە چونکە کەسب جیایە و ڕسق جیایە زۆر کەسێک کەسبی دەکا دڵنیا بە ئەو مۆبایلی دەست کە بەدە وەرەقیت کڕیا ئەتوو 180 لەوانە هەر ئیسفادەی لێ نەکەی هەندێک بەرنامەجێ لێ نەزانی گەیتی سیارەکە نووسرا 220 بەس ئەتوو لە 110 زیاتر ناڕۆی هەر ئیسفادەی لێ ناکەی بەڵام پارەی هەمووی دەدەی دڵنیا بە کاتێکە خانێکی دەکڕی هەندێک مەتر پارەکەی دەدەی هەر ئیسفادەی لێ ناکەی لێکە دوعای خێر تەشجیعکردن هاندان خۆ مۆبایلت هەیە بەو کاتە پیرۆزەی بنێرە برێ زەکاتەکانتان سەدەقەکانتان لە بۆ خەستەخانەی میهرەبان ئەگەر بەخۆش نەتبی ببە دال على الخير كفاعلی هەمان خێری وت دەگاتێ باشترین تیجارەتە کە ئەمنەوە هەلم کرد یعنی پارەی زۆرم دانە نادێ بخانە ڕاستە جۆدی زۆرم کرد بەڵام خەڵک بە قسەکان پارەکانی خێریان هینە لە ئەڵمانیا و بەریتانیا و لە کەنەدای پارەی خێرێنی لە رووسیای پاریان لە بۆ هینایمە کابرا کوردەکە لە وێندەر گەنجەکە چیتە خارج بە گەنجی ڕۆژتە و کە هاتووە دەبینی داکوبابی مردیە یەکۆ خزمەتی داکوبابی بکە دەستە سەر قەبرەکەی قچەک لۆی دەگریێ ئەو وەختی لە بۆ پارەی چوو ئێستا پارەی هەیە نازانین چی لێ بکە دێرە دکتۆر دێر پشکەش خێری لە بۆ داکەم تخوا دوعای خێری لێ بکە گەنجەکە چیتە خارج تووشی گوناحی بووە نەیزانیە ئێستا پەشیمان بوویتەوە دەرێ دکتۆر گلێر دەمێ گوناحەکانم ڕەشکەمەوە بە خێرکردن لەگەر چی خێرێ بکەم یەتیم باشترین کەسە خێری لەگەر بکەم دکتۆر درێر ئەو پارەیە لە بۆ پشکێک لە بۆ یەتیمەکان خزمەت یەتیمەکان بکە بەش خوا لێمان خۆش دەبێت چونکە دڵنیا بە هەمومان میوانین گرینگە بەسەربەرزی و عاقبەت خێر بین میهرەبانی دڵسۆزی و لێزانی